گەورە سەرکردەیەکی لەشکری عێراق ڕزگارکردنی شارۆچکەی فەلوجە ڕادەگەیەنێت لە دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی پاش زیاتر لە یەک مانگی شەڕی قورس بۆ ئازادکردنی فەلوجە. نحن الآن في وسط حي الجولان. لەناو گەڕەکی جوولانەوە ڕادەگەینین تەواوی ئەم گەڕەکە ئازاد کراوە. پۆلیسی فێدراڵ ناوچەکانی تری ئازاد کردووە. فیرۆزبایی لەگەلی عێراق دەکەین و ڕادەگەینی شەڕی فەلوجە کۆتایی پێهات. الشعب العراقي بأن معركة الفلوجة قد انتهت. هێزە سەربازیەکانی عێراقی چوونە ناو گەڕەکی جۆلانەوە واتە دواناوچەی کە لەژێر کۆنتڕۆڵی تەرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا بووە و سەرکردەی ئەم ئۆپراسیۆنە لەشکریانەی فەلوجەش دەڵێت ئازادکردنی فەلوجە بێ هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان زۆر سەخت دەبوو. شكرنا طيران الجيش والقوة الجوية ضمن وزارة الدفاع. دەمانەوێت سوپاسی خۆمان بگەینینە هێزی ئاسمانی عێراقی، هێزی ئاسمانی هاوپەیمانانی بەڕێزسەرکردایەتی ئەمریکا کە ڕۆڵێکی گەورەیان لەم شەڕانەدا بینیوە. تەنها هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان زیاتر لە 600 تۆندڕەویان کوشتووە. ئەگەر ئەو هێرشانەی هاوپەیمانان نەبوونایە ئەوە شەڕەکە ماوەیەکی زۆر زیاتری دەخەیان. فەلوجە لە مانگی یەکی ساڵی 2014ەوە لەژێر دەستی دەوڵەتی ئیسلامیدا بووە. هێشتاش تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی کۆنتڕۆڵی زۆر ناوچەی باکوور و هەروەها ڕۆژاوای عێراقیان لەدەستدایە، لەوانە شاری مووسڵ کە بە دووەم گەورەترین شاری عێراق دادەنرێت.